ئەفەرمێ مادام ئەم باسەمان باس کرد، باسی خراپی عشقمان کرد و باسی باشیمان کرد، ئەفەرمێ ئەمەوێ لە خزمەتانە باسی ئەوە بکەم کە باشترین جۆری مەحەبەت، باشترین واجب لە مەحەبەتە، بەرزترین پلە بریتیە لەو مەحەبەت و خۆشەویستی کە مناڵێک کە لە دایک ئەوێ ئینسانیەت هەر هەمووی ئەو بەشە مەحەبەتەی تایە. کۆنترین ماڵ لەسەر زەویە ماڵی عیبادەتە، کۆنترین ماڵ لەسەر زەویە ماڵی عیبادەتە. ئینسان بە طەبعی خۆی بە ڕۆحی خۆی حەزی بە عەبدایەتی و تاعەتەیە، حەزی بە ئەوە هەیە کە عەبدایەتی و مەحەبەتێکی ڕازگۆیانە لەگەڵ ڕەب العالەمینی خۆیان بکە. ئەفەرمێ ئەمە لە فیترەتیا هەیە، فیترەتی ئاوا خەلق کراوە. ئەو کەسەی کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە، فیترەتی مرۆڤەکانی دروست کردووە، هەمووی سبحان الله لەسەر مەحەبەت دروست ئەبێ. يعني ئەگەر ئینسان مەحەبەتی بۆ خوا جەل جەلالوه نەبێ بچووکترین تاعەتی پێ ناکرێت، ناتوانێت. حتى سری شهادەی لا إله إلا الله کە تۆ ئەڵێی لا إله إلا الله هیچ پەرستراوێک نییە، يعني هیچ پەرستراوێکم نییە بە حەق و ڕاستی و خۆشم بێ إلا الله نەبێ جەل جەلاله. دەی ئەو ئیلاهەی کە تەئەلەه القلوب بالمەحەبەتی والئیجلال، کە خۆی وای کردووە کە دڵەکان عەبدایەتی بکەن بە خۆشەویستی و بە بەرزڕاگرتنی خوا جەل جەلاله و تەعظیمی کەن، خۆیان زەلیل کەن لە بەردەمیان.